لەناو دنیای مۆزیک و گۆرانیدا چەند ناوێک هەن کە هەمیشە جێگە دەستیان دیارە و هەمیشە جێگەی شانازی بوون. یەکێک لەو ناوە درە و شاوانە مامۆستا ئەنوەر قەرەداغی بووە کە زیاتر لە نیو سەدە تەمەنی خۆی بۆ خزمەتی هونەر و مۆزیک تەرخان کردووە. لە پانێڵێکدا یاخود پانێڵێکی تایبەت بە ناوی ئەنوەر قەرەداغی لە نێوان نەغمەی ئاواز و ئەزمموی میدیادا ساز کرابوو. زۆر بەڕێزیان لە ئەستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانن. مامۆستاگیان بەخێر هاتی، گەورەت کردین، یاخوا بەخێروی. زۆر سپاس. پانێڵەکە کێ ئامادەی کردبوو و بابەتەکان چی بوون؟ وەڵا سەندیکای هونەرمەندان ڕۆڵێکی گەوری هەبوو بەڕاستی بە تایبەتی کاگنیاز سەرۆکی سەندیکا و لە ئەو هۆڵی تەنیش زارایە گەنجانی ئازادە چی ناوی ئەوەیە وابزانم. سێ کەسیا بەشدار بوون لەوانە دکتۆر عادل حەمەکەریم کە شیکاری بۆ کارەکان کردبوو تقریبان بە پێ ئەزمموی خۆی و پێ وتێژێکەوە تەقدیمی کرد. دوایەوە هونەرمەند خالید سەرکار وەکو هەڕێکی تەمەنم کاری هونەریمان پێکەوە کردووە. دوایەویش کاک عەباس عەبدوڕەزاق کە لە سەرەتای تەلەڤیزیۆنی گەری کوردستانەوە ئێمە خەریکی دروستکردنی ئەو تەلەڤیزیۆنە بووین و ئیشمان تیا کردووە. باسی تەجروبەی خۆی و تەجروبەی من و لەگەڵ ئەو لە ناو دنیای میدیادا. زۆر باشە. ئەگەر لەسەر ئەو بابەتە بوەستین کە مامۆستا عادل پێشکەشی کرد، زیاتر ئەو بابەتە لەسەر کارەکانی تۆ بە شێوەیەکی ئەکادیمی خوێندنەوەی بۆ کردبوو. لەسەر چ بابەتێک زیاتر با بڵین تەرکیزەکەی لەسەر چەند بابەت بوو؟ وڵا ئەوەی ئەو شتانی ئەو هێنایە بۆ لەو مەجالەکە کەم بوو، چونکە کولی پانێڵێکی کولیەکێک لەوانە کە باسی مۆزوعەکەی کرد جارێکێک بۆی هەبوو قسە بکە. ئەو شتی زۆر زیاتری پێ بوو، بەڵام هەموو چڕ کردبوو لە چارەکە. باسی لە ئاوازەکانم کرد، مەسەلا باسی لە ئەو سۆلوانی کە لە وەکو ژەنیاری کەمانێک لەگەڵ گروپەکە وەکو سۆلیستێکەوە ئیشمتیا کردووە، یا وەکو دابەشکردنی مۆسیقا لە خلای تیپی سێمانی و ئەو شێوازێکەوە بەکارمی هێنا لە تۆمارکردنی گۆرانیەکانە. چونکە خۆم ئەگەر نەڵێم هەمووی گۆرانیەکان زیاتر من تەجریدمەکردن کەرسە و ئامێری پێویستمان نەبوو لە بەردەسا وەختی خۆی بشتی زۆر سەرەتایی ئیشمانە کرد، بەڵام چووکە ڕۆحی تیا بوو، هەستی تیا بوو. باسی هەلەو بابەتانە زیاتر باسی گۆ باسی کردەوەیکەوە من لە بواری نووسینە بەسەلا نووسینم هەبوو لە گۆڤار ڕۆژنامەکانە لە سەرەتەکانی لە پێش هەفتاکانەوە تقریبان هەتاکو ئێستا ترا لەو بابەتانی هەموو بە نمونەوەی هێنا هەتا نمونەی هەموو مەجای نەبوو نمونونەکان پیشان بات بەداخەوە. بەڵام پانێڵ هەروە ڕابڕێەوە، چونکە ئەگەر لەوە زیاتر قسە بکرێ خەڵک ڕەنگە بێتاقەت بێت و سعاوی وە نەکرێت. مامۆستا خالید سەرکار ئەوسا خالید سەرکار وەکو ئەزمموی خۆی کە هەوڵجار یەکتار منی ناسیوە لە خانی مامۆستایان، چۆن ئیشمان کردەوە بە یەکەوە، لە دوایە چۆن لە ناو گروپە مۆسیقانێکەوە ئیشمان کردەوە بە یەکەوە. کاریگەری من چی بۆ لەسەر گروپە مۆسیقیەکان باسیەوەی کرد، باسی و تۆمارکراوەیکەوە لە تیپی سێمانی تجروبەی هەبوو لەگەڵمانە. ئەو خەلایەنەی دروستە بوو کە چاکمە کرد بە سەلیقە، یعنی من خوێندنی ئەکادیم نەبوو بۆ ئەو شتانە، بەڵام وەکوڵێ الحاجە ئوم الاختراع، یعنی پێداویستی زروفەکەەوە بوو، پێویستەکەوای لێکردبووکەوە بە دوای شتا بڕۆم حەلی چییە لە کارەباییە، لە تەنزیماتە، لە سۆدیۆ، لە کەلوپەلەکانە، لەو شتانە. یعنی ئەوایە متابعەمان بکردا بووی کە ئیشەکەمان جێبەجێ بێ، چونکە ئێمە وامان بڕیارە بوو کە کولی ئیشەکەی نەبێ هەر چۆنە بێ ئەنجاوی. بەڵام هەستم بەو خەلایەنەیە کرد کە مەسەلا نابێ وابێ ئەبێ وابێ، هەوڵمانە بۆ ئەوی کەوا بەو نوعبێکەوە خۆمانەمان ویست. بە تایبەتی کە منە ویست ڕوئیایەکمە بوو لە کولی بەرهەمێک کە تەقدیمەکرا، ڕوئیایەکم هەبوو لە پێی ئەو قوارەی تیپیکەوە هەبوو دائنیشتندێ مەسەلا ئاسیانە کرد، یاخۆت گۆرانیانەوە دیاوە. ڕوئیاکەم جاریەوە هەبوو دەرەچوو لەوە شتێکی باش دەرنەچوو. لە دوای من پێم وتم ئەمە بێ وابێت و ئەمە وای دەکەین و وای دەکەین، یعنی لە تەوزیعی مۆسیقا، لە ئیعدادا، لە دەستکاریکردنی ئاوازەکانە زۆر جار ڕۆڵانم هەبوو اینجا و باسی شتانەیە کرد لەوێ بەڕاستی. بەڵێ بێگومان تۆ جگە لە هەموو ئەو بابەتانەی کە ئێستا باست کردووە، ئەو خزمەتە گەورەی کە
پێشکەشت کردووە هەر هەمووی لەلایەک و ئەزمونێکی گەورەت لە بواری میدیاشا هەیە ئەو بابەتەی کە کاک عەباس عەبدوڕەزاق ئاماژەی پێکرد بوو. والله وەختی خۆی ئەمە کە دەستمانایە مۆسیقە و شتیوە بیرمە ساڵی 1962 بەڕەحمەت بێمەکی عەبدوڵڵا ویستی فلیمێک دەرکا. ئەی باشە فلیم دەرەکە چۆن دەریەکا فلیم هەتا چەکێکی پیشانی بە بنای 7,000 دیناری ئەو سەردەمە لەسەر تەواع کرابوو. ئەیداوە یعنی پارە بوو زۆر بوو سەردەمە چایەک بە ئانەیەک بوو بە 4 بنچ بوو سەبزانم بە چەندێکە چەندی فەرقە. اینجا باسی ئەو شتانە کە باسی ئەوەی کردەوە من ئەوم هاتۆ خەیاڵ کرد لەو سەردەمەوە من يعني دنیای هوندەکەوتە بەرچاوم بە منی وت بەچی وتی فیلمێکی وا دەرەکەین ئەبێ هاوکارمان بیلوێ ئەوانە من تازە وەکو گەنجێک سەرەتای دەرکەوتن بوو بۆ مۆسیقە و شتیوە من چی یەکەم لەوێ تی تۆ سەرپەرشتی گروپی مۆسیقاکەیت و یعنی نەمەزانیم شەکان غەریب بوو لەلام هەتا لەگەڵ تیپی مەولەویە ڕۆژێکیان ڕۆشتین فلیمەکە ڕەتی ئەو کچەیەوە دەوری بین دەوری ڕۆڵی کچەکە بینێ لەناو فلیمەکە تێکسەکە ناوی ڕەهێڵە بوو ئەو ناوە دیمان و بەدڵمان بوو یعنی شتێکی جوان بوو لە ستۆدیەکانی بەغا کرا بوو تەسویری. وەڵامی تر لە دوایە سەفەرمان کرد بۆ هەولێر و لێ بزانین ئیمکانیەتی فەنی چی هەیە لێوێ لەم لاڵۆ جێگانە بەڵام دەرچوو شتەکە نهات بەدەستەوە وەڵحاصڵ کرا بە شتێکی ڕیکلامی و بڵاو کرایەوە لەو وەختەوە من ئەوە لە مێشما خولایەوەکەوە چۆن بتوانین ڕووی فەنیەوە مەسا ستۆدیۆ بۆ خۆمان دروستکەین تیپێکی مۆسیقەمان هەبێت لەناو ستۆدیۆکە خۆمان تەرجیح بین خۆمان خاوەنی خۆمان بی ئەو وەختە گۆرانی بێژ لێرە ڕۆژ بۆ بەغا ئەم هەموو ڕێگە معناتی ڕۆشتن زۆر بوو جادەخ نەقلتاوە بوو ئەکەوتە ناو تەپوتۆزی خۆڵی ئەو سەحرانە لەو بینی ئێرە لە ستۆدیۆکانی ئەوانە بۆیە تۆماری ئەوە لێ بکرایە بەڵام کاوانەمە هەتە بەرچاو بیرمان لەو کردووە لە تیپی سلێمانی بۆ ستۆدیۆکمان نەبێ بە خۆمان بیکەین ئەوە بوو سەرتا من هەندێک تەجروبەی بچووکمە کرد لە چالاکی قوتابخانەکان تەرجیلی تیا بوو ئەم کردو تەنزیمە کرد بە شێوەیەکی کەوا 2 مایکرۆفۆن 3 مایکرۆفۆن یا 4 مایکرۆفۆنی لێ ببەستین یا مەسەلا دەنگ لەسەر دەنگ تەرجیلکەین ئەو شتانە بە مێشکما هات هەسێمە کرد ئەو تەرجیلانە قابلی ئەوەی تیا بوو کە ئەو شتانی تیا بکرێت. کەواتە یەکەم ستۆدیۆ کە دروستان کرد لە ناو تیپی مۆسیقای سلێمانیا بوو لە پێشەوە لەوێ ستۆدیۆ دروستکەین تاوان ئەم شتانم هێنا لە زانکۆی سلێمانی تەطبیقم کرد تەنانەت کە بینایی زانکۆ وەختی خۆی دروست کرا یەکێک لە مواصفەتەکانی بۆ داری معلمین دروست کرا بوو بەڵام زانکۆ کە هاتە پێشەوە یێرابەوان لە تەطویری بناکانە سەردابێکی گەورە کرا بە ستۆدیۆ کاکە مستەدا ئەمە ئەم سەردابە مشکلەیە چونکە لەسەروی مەطعەمە تەپەتەپی قاجی ئەمانە وتیان نەبە عادل طبعا من نەمانەزانی مەسەلەکە چۆن نییە قەناعەتیان پێکردین تا کەوتین ئەمری واقع ئەو وەختش کە هاتینەوە لە ئەمری واقعە شتەکە وەک پێویست نەهاتە پێشەوە لەبەرەوە تەکلیفمان کرد سەرۆکی زانکۆی سلێمانی وەختە وتمان بینایکی کەمان بۆ کردن ئەمانی بیکردن بە ستۆدیۆ وتیان ستۆدیۆ چۆن یانی وتمان شتی وای تیاکەین و ناشتانە وەڵا بینایەکیان بۆ کردین ستۆدیۆکی بچکۆلەمان دروست کرد تقریبا 3 متر بە 4 متر ئەو ستۆدیۆ بەتەنیشتەوە مەطبەخێکە بۆ دیوارەکەمان کردمان بە پەنجەرەیەک بۆی کەوا ئاگەمان لە ژوورەوە بێت تەجیرێکی گرۆنتێکی دیکە 46 مادانە میکسەرێکمان پیا کرد میکسەرەکە لە بەغا کڕیم لە شەریکەی چەقباقچی بەڵام باش بوو ئێمە 4-5 مایکرۆفۆن ئەمان توانین بەستین لەسەر ڕیکۆردەرەکە هەتا سرودی زانکۆ لەوێ تەرجیمان کرد سەرەتا هەندێک گۆرانی تیپی زانکۆ هەتا تیپی سێمانی ژێ تەرجیمان کرد سە گۆرانی جادە چۆڵ و سێبەر بوو لە ژێر ئاسمانی شینە گیانەکەم هەمووی لە سوێدە تەرجیمان کرد بەڵام سوێدەکەم چووکو جێی هەمومان نەبووە ژمارەیەکی کەم لە ژەنیارەکان ئەوانەی کە دەست و پەنجان پاک بوو ئەوانەمانە هێنا تەرجیمانە کردو لە بەڵام لە تەلەڤیزیۆنە کە لە کورکوتە تۆمارمانە کرد چیمان دەستکەوتایمان بردەگەڵ ئەو کاتە ئەبووە هەموو موزیک ژەنەکانیش ئامادەیان هەبووە لە ناو ستۆدیۆکە طبعا بۆیە هەمویان ئامادەیان هەبووە ینی چەند کەس بەشدار بوو 7 کەس بوو 8 کەس بوو هەموو هەر هەشیان لەناو بیناکە لەناو ستۆدیۆکە بوونە چکە جێگە نەبووە لەوە زیاتر کێشەی میکرۆفۆنمان هەبوو کێشەی جێگەمان هەبوو تازە بۆ یەکەم جار ئۆرک هاتبوو بەکارمان هێنا لە تێکی ژوورەکەی کرد بۆ نەگەورە بوو
وەرگێکی کارەبایی بوو ئیجازێکمان هەبوو ئەمە ئیجاز سوچێکی کەی گرت بوو یەک سوچی بچکۆلەما بووە چەند جانیاری کەمان و عود و فلوت و ئەمانە دانیشتبوون ئێتە بەو شێوازە ئەو شتانەمان تۆمار کرد لێەوە بیرۆکەی میدیایی هاتە مێشکمکەوە ئەمە بتوانین چۆن ئیستیغلالی میدیاکان بکەیتەوە ئەم شتانی ئێمە وەرگرن ئەوە بوو لە دوای ساڵی هەفتاوە دەستمان کرد بە ئیشکردن ئەوانە چەندی جار داوتکراین لە بەغاوە بەڵام ئەوان لەسەر شانەوە شتیان بۆ وەرەگرتین بێ بەکۆدە بۆ چیە لای خۆمان سودێ دروستەکەم شانە بە جوین تەنجیکردن بێین لە تەلەڤیزیۆن هینی بکەین تەنجیلی بکەین ئەوان ئەو کاتە ڕکۆردیانە کرد بۆ تەلەڤیزۆن چێ لە بەغا کە ئەچوونە بەغا لەسەر شانۆ نمایشەکرا بەڵام چونکە لەسەر شانۆیە لە خۆ ڕاستە خۆ بێ قابلی غەڵەت بوون هەیە دووبارە بوونەوە هەیە یعنی بەدڵی خۆن نابێتوانە ئێمە ژۆکو کورت سیرەکەین بە دەرجە دوو سیرەکراین وەرەبێونە حتا کردیان ئەو گۆرانی جادە چۆڵ و سێبەر بوو ئەم درزی پەچەوانەمان برد بۆ بەقا ساعت دووشەوە بۆیان تەنجی کردین وتم برایان تەحملتان هەبێ منەوەکە لە محارەبە بۆی کە بڵێن ناتوانین بکەین بەڵام ورەبەر بە خۆتان چۆنە بێ تەحمل بکەین و تەنجیلی بکەین وفعلەن ورەمان بەرز بوو بۆ شتانە چونکە ئەمانویست شتەکان هەر چۆنە بێت تەنجیلی بکەین کە هاتینەوە لە ساڵی 1974 لە شاخ لە شۆڕشی ئەیلول لەوێ ئێمە سودیۆمان دروست کرد تیپی شۆڕشمان دروست کرد لەوێ میدیاکان کە زانیان من تۆزە سەرەکەمی ڕۆشتانە لە ئێزگەی دەنگی کوردستانە وەختە ئیشی کاری ئەو شتانەمە کرد کە هاتینەوە ئیتر ئەو سەلیقەم هەبوو ئانە تەنانەت لە زانکۆی سلێمانی بەرنامەیەکمان هەبوو بە ناوی بەرنامەی زانکۆ لە کەرکووک تەقدیمەکرا لە ڕێ ئەو بەرنامەوە کە ڕۆژی بۆ کەرکووک وەک پێویست نەهاتن بەدەمەوە سەرۆکی زانکۆ تەلەفۆنی هەڵگرت بۆ مدیری تەلەڤیزیۆن وتی کاکە بۆ نایەن بەدەمەوە وتی کاکە زمانەکە نازانن وەک پێویست شارەزانین و ئەبۆ دانیشی حرف بە حرف تەنجیلی بکردایە بۆیان تەرجمە کردایە لەبەر شتی ئەمنی و ئاسایشی ئەو شتانە کاتی وتی باشە ئێوە کەسان قابلیەتیەوەتان هەیە بچن دەورە ببینن خۆتان ئیشەکان بکەن وڵا ترلاو هەمویانە منیان دەستنیشان کرد ئەوە من ڕۆشتم بۆ ماوەی مانگێک لە کەرکووک مانگەکە بە 15 ڕۆژ تەواوم کرد هاتمەوە لەوێتە شاکران بۆ بەغا 20 کەس بووین لە سەر تا سەری عێراقا خولێکی باشمان بینی و معلوماتێکی باشمان لە میدیایی ڕووی مەدیایە وەرگرت ئەوە بە هاتوینەوە سەری ستۆری بەغامە کرد مەسەلا چۆن دروست یەکەم ئیش کە کردتان لە دوای ئەوە لێرە لە سلێمانی چی بوو لە سۆدی خۆمان ئەو گۆرانیانەی مجموعە گۆرانیمان تەنجی کرد باڵا بەرزەی نەشمی لەو ئەو مجموعە گۆرانیانە لەگەڵ دزی پەچەوانە کە لە دوای ساڵی 1974 ئەوانە یا یاران وەسێتم شەو ئەمانە ئەو لە سودەکەی خۆمان کە لە تیپی سێمایی دروستمان کرد ئەوە طبعا کە دروستمان کرد لەبەر بێ ئیمکانیەتی مادی نەمان بوو هێنەمان گونیە تەختەمان ڕۆ کرد لەسەر و گونیەمان داکوتا اینجا دوای گونیەکەمان لەبرد کە ئەوکە وەکو فەرش وایە ئەومان کرد بە دیوارەکان و باش بوو یعنی حەلی مەوزوعەکەی بۆ کردین مایکاژەونە حەساس نەبوون بەعزە شتوەر بکرێتەوەانە بەڵام چووکە ڕۆحی لەگەڵا بوو شتەکە جوان تەرجیلەکە شتەکان خۆم تەرجیمانە کرد زۆر جار دەنگی هۆڕنەها دەنگی مزگەوتی گەورنزیک بۆ لەوان دەنگی بانگە هات ئەمانە وەزعەکەی لێ شێوانی ئیمانە کرد بەڵام تر تەحملمان باش بوو خەڵکەکە یا جەماعەتی هونەرمەندەکان زۆر بە پەرۆشەوە زۆر بە حەماسەوە ئیشەکانیان تاوا کرد تەنانەت لە هەندێک گۆرانیمانە ئەوە کە دانیشین تەقەتەقی کورسی و قاچ و ئانە بەرمیەکە کەمایکەوێ لەیکە لە گۆرانەکانە زیاد لە حەد قاچ بەر شتێکە تەقەتەق هەبوو جۆمان لێکردەوە حەوجێکە تقریبان تەقیتیا بوو دووبارەمان کردەوە عینیشتر هەر تەقە بوو جای سێم من ڕاستەکەی تۆزێت و ڕەبووتەوە پێتان لێ ئاگاتان لێبێ کاکە قاسەمی مەکەن عادی حەسە خەڵق ئاگای لە خۆی نامێنێت چونکە دڵی لای نۆتەکەی لای شتەکەی شتێکی جوان بێت گۆرانەکە گۆرانی ئەسعەدی برام بوو ئەو ئارزووی دەروون سەفاگەر نەبێ ئیسایی بۆکەیەوە وەڵا ئاخر جار تەرجیمان کرد هەر عینیشتر تەقیتیا بوو وڵا گوێم لێگرتەوە جەماعەت بوەسن بە گوێی کیری بکرین گوێم لێگرتەوە سێک من تەقەکان لە جێیەکایە لە جێیەکایە تەقەکان نەمەزانی کوێیە لە دوای پیانتم چی بوو بەسەلا تەقەکان لە جێیەکە ئەتوانم مۆنتاژی بکەم یعنی شیری وەختش کە مۆنتاژێکرا بە سێتێکی پشکۆلانە بوو ئەمە نەبوو لەبەردەستە ئەبواە گوێزانەکەی مغناطیسی پێوە بۆیە مایل بۆ بڕایەت قیاسی تیا هەبوو لەوانە وەڵا برد بۆ ماڵ و لە ماڵەوە هەمووین تەواو کرد
کە تەواو کردوت بۆ بەیانی تەلەفۆن بۆ کردم وەرنەوە گوێ بگرن لە گۆرانیەکە بزانن ڕێیتان چۆنە وتیان چۆن چا کرد وتم بۆم کێش جەرم هێنا جایتر بوو کێشەی بوو بە دیکتە لە ناوتی سێوانی مامۆستا بێگومان هەموو ئەو کارانی کە لەوێ کردوتە لەو ئەو ستودیۆی ئەو سەردەما و ئێستش تۆ خۆت ستودیۆی تایبەت بە خۆتت هەیە کە پێم وابێ زۆرترین کاتەکانی خۆت لەناو ستودیۆکەت بەسەرەوەی جیاوازیەکە لە چیایە ئەو بەرهەمانی کە جاران تۆمارەکرا لەگەڵ ئەو بەرهەمانی کە ئێستا تۆمارەکرێت لە ڕووی ئامێرەکان و ئامێرەکان بێگوانی هەمووی لەبەردەسایە ئاسانکاری هەیە بەڵام وەختی خۆی نەبوو ینی بۆ میکسەرێکی بچووکە چوین بۆ شەریکەی چەقبەقچی لە بەغا ئەمان دوو میکسەرێکمانوێ میکسەر چییە ینی ئەوان نیانەزانین چییە بەڵام ئێمە چووکە بەچمان بۆ ئەگەڕێ بە شوشتە ئەو دەستمان کەوت ئەمان هێنا بۆ ئێرە ڕۆحی خەڵکەکە بە حەماس بوون بۆی ئەوەی لە تیپی سێمانەیە دیومە من نەتایبەتی لەگەڵ ئەو گروپانی ئیشم تیا کردوون حەماسیان هەبوو بەڕێکوپێکی ئیشەکان جێبەجێکەن ئەنجامی بن دوای ئەوە لە سووری خۆمانەکەی ئیشەکان لە ماڵی خۆمان من دانیشتوم و بە ئیسراحەت مۆنتاژەکەم چۆنی یەکەم دەنگکە گۆڕم یعنی سەر تەقنیات و تەکنۆلۆژیاواتێتە پێشەوە ئەتوانی حتا گۆرانی بێژێکە دەنگی خەڵەی تیا بێت بتوانین چاکیکەین. بەڵێ مامۆستا بە پێویستی ێزانم مادام پانێڵەکەش لەسەر ئەزمموی میدیایی بەڕێستان بۆ ئەبێ ئەو پرسیارە بکەم لە ئێستاە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە ناو کەناڵە میدیایەکانە چەندێک ڕەنگی داوەتەوە و چەندێک کاری بۆکەن بەخوا ئەمنەوە تازەیە زۆریان ناڵێم هەمویان بەڵام زۆریان دوورکەوتونتر لە ڕسانەتی و لە مۆکی کوردی و لەوەی کەوا پێی بڵێن گۆرانی کوردی زیاتر لاساییکردنەوەیە لە کەلتوری میلەتانی تر لە ئێرانە تورکیایە تەنانەت ڕۆژەگەیەکات بۆلام وتی حەزەکەم مامۆستا ببینم دەمێکە تامە زۆرم ببینم من ژەنیاری کەمان وانم وتم بەخێر بێ سەرچاوم لە جێکات بوو ناوی جێکەشە بم بانە بێ بە قسەڵەوە هات قسەمان کردوانە و بەعزە عەسفی کرد بۆ مش عەسم کردوانە و وتی بەس مامۆستا تۆ یەک عیبە هەیە وتم پێم خۆشە پێم بڵێ وتی ئەو دەستەی کە دایەنی بۆ کەمان تۆ دەست ئاوا گریا بێ دەست ئاوا بکردی وتم وەلی کێ فێرکردی وەڵا لە تورکیا فێرکردم تا هەستا بڕۆ دەرخوا وتم هاتووی تۆ تازە کەلتوری تورکیا شوێت بەسەر نازاڵ بکەی يعني بۆ نمونەشتیوە هەیە تر بۆ چوونی وایە ئەوە بۆ نوعە فەرنە بەڵام بیکردنەوەیان لە کەلتوری میلەتەکەیانە نیە بەداخەوە یعنی ئێمە لە سەرەتاوە کە دەستمان بە ئیشکردووە لەناو مۆسیقای کوردیە خەمەکەمان خەمی مۆسیقای کوردیمان بووە گۆرانی کوردیمان بووە تەنانەت یعنی من شتێکی گەرمۆ لێرە ئەگەر زیاد بخەت نەبێ ساڵی 60ەکان و 65 بوو من مامۆستا بووم 28 دینار معاشم بوو 28 دینارەکەمانیان هەمووی بە سافیان بە ڕیکۆردەرێک کراونی ناو لێرە چوون بۆ شارە زوور بە چواری پیکابێک بە 20 فلس یا 50 فلس بوو چوم لەوێ لادەیەک خۆم لا سمکە کرێکارێک لە جێلگایکە خەریکی پاچکاریە ڕۆشتم بۆ لایەوە هەڵ خۆمە ناوی دەیەکەم بوتم ئەم دێ ئەو دەیە وتیان ئەو دێ ناوی کواکەی لەم ناوە هەیە نم بیستۆ ئەوە ئەمیر من استیدراجی کەم بۆشە لە خۆم سوال مەکەن ئەمە یەکێکەکەی ناوی حەمە عەلیە لازم چیە دەنگ زۆر خۆشەڵێن لەم دێ تینەشتی وامان نییە بەڵام دەم خۆش فڵان کەسە ئەو جارجار لە مراسەوە تا گۆرانیمان بۆڵێ تم گۆرانی وەکو چی وتی وەکو ئەمە ئەوتم جا خۆی من دەستم ناکەوتی وڵا لەسەر حەقلەکەیتی دوورە بڕوا ناکەمیت توی توانین تۆ شتێکم بۆ بڵێ لەو شتانی کە وتێتی حەزەکەم جۆم لێ بێ وڵا دەستی قاچی قسە سەر بیاڵەکەی و دەستی کرد بە گۆرانی تومیش بێدەنگ ڕیکۆردەرەکە دەستم پیانە ڕیکۆردم کرد چەند ئیشی وام کردو ئەم هاتم لە ماڵەوە لەگەڵ ئەسعادی برامە وەختە دەنگی زۆر جوان بوو ئەمە دەسعاتەوەنی لە سای منە براتانە بیکەیتەوە لە سایان بکەیتەوە کەی کرد سێکرد دەقا و دەق منش هەوڵمادال بە کەمانەکە دەقا و دەق ئەو میلۆدیەمە هێنا سێکەم ئەو مۆسیقانی لێ جیاوازە لەو مۆسیقانی ئەو سەردەن لێمانە ئەو سەردەمانە وەکو مۆسیقی کەلسوم بوو هی عەبدولوهاب بوو هی عەرەبی بوو هی فارسی بوو هی تورکی بوو ئەو شتانەمان لێە بەڵام ئەم لەونە لەوەیەکی تایبەتە ئاهاتم ئاوازم دانا یا لەسەر ئیسادەم لە ڕیتمەکەی کرد یا ئیسادەم لە جۆری ئەداەکەی کرد یا ئیسادم لە حەنجەرەکەی کرد ئیسادەم لە سوچێک لە سوچەکانە کرد بەنیاتی ئاوازێکی تازەم دانا ئەو ئاوازانێکەوە ئەمڕۆ بەرچاوی خەڵکایە و لە بەردەمی خەڵکایە دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان وەکو دوا پرسیارم بەرهەمی تازەتان و بزانم بەرهەمێکتان هەیە لە گەلی کوردستان تۆماریەکەن وەڵا بەرهەمان زۆرە بەڵام باگلەی بکەم کوردستان نامێ دەمانێت بەداخەڵم
بەرهەممان زۆرە هینی گروپیشیان بەتابەتی چکەی سەم سەرپەرشتی ئەوانەکەم دەنگی تازەی تیا هاتوێتە پێشەوە هەر بۆ تاقیکردنی یەکێک لە کاتەکانمان دەنگی زۆر جوانە بە تابەتی گۆرانکاری ئەم کەسوو ماڵێتەوە یعنی ئەگەر بڵێ بە خۆشی ناڵێ لەوە کەمتر نییە لەو مەجموعەیشتم بۆ تۆمار کردو ئینشەڵا بە تەمام سوێنی یەک دوو مادە لەو مادانە تۆمارکەین بۆ سبەینێ کە ڕۆژی دووشەممە کات ئینشاءڵڵا زۆر باشە کورتساتی شەمیشە ماڵی کراوەیە دەرگای کراوەیە بۆ هونەرمەندان و هەمیشە لە خزمەتی هونەرمەندانە مامۆستاگیان گەورەت کردین ئەم ئێوارەیە زۆر سپاس دەکەین جارێکی تر بەخێر هاتی.